ئەو شەڕە 8 ساڵ 9 ساڵ دەبی خۆی لە بۆ ئامادەکرا بەڵام تەوەقعیش نەدەکرا و هازوو بکرێت لە کاتێککە گفتوگۆی دوو دەوڵەتی گەورە لە عالەمدا هەبوو کە بەو شێوە بکرێ بەڵام ئەوە هاتە پێش خۆی ئەوەی دەگۆترێ با بڵێن پرۆژەکە زۆر گەورەترە لەوەی کە دەگۆترێت تەنها بەرنامەی نەوەوی و ئەوانەش بەشەکە بەڵام ڕاستیەکەی شەڕەکە لە پێناوی ئەوەی ئەگە پرسیارێک کرا ئەرێ سیناریۆیەکانی داهاتوو یان هۆکار یان دەوری کورد یەک کۆمەڵە وەڵامت دەست دەکەی ئەگەر تۆزێک بە فراوانتر باسی ئەو پرۆژەی ئەو شەڕە بکەین لە سەرەتای سەدەی 20م جەنگی جیهانی یەکەم ڕوویدا ئەو کاتی کە عوسمانی تەسلیم بوو لە شەڕەکەیدا ئەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی ئیسلامی دابەش کرا بە پێی سایکس پیکۆ و سیڤەر ئەو کاتی جێی ئیسرائیلیش کراوە بە هەمان ئەو مادەی کە وڵاتانی عەرەبی پێ دروست بوو بە هەمان ئەو مادەش ئیسرائیل پێ دروست بووە مادەی 95 سیڤەرە پێشترێش وعدی بەلفۆرە ئەوانە ئەو کاتی وا ناوچەکە دابەشکرا کە زیاتر ئەمنیەتی ئیسرائیل بپارێزرێ ئەو مەوزوعە بڕک دوور و درێژە بەڵام یەکسەر دێینە سەر ئەوەی کە ئێستا چییە ئێستا چ وێچوونیوێ ئێستا عینەن سەرەتای سەدەی 21ەکە تقریبا 1 سەدە لەوە پێشە وەکو ئەو کاتی عالەمی ئیسلامی دابەش بووە وەکو ئەو کاتی زۆربەی وڵاتانی عینە وڵاتی عەرەبی نەبوو بەس عەشایرە عەرەبەکان پشتیان لە عوسمانی کرد و یارمەتی بەریتانیاندا و ئەو ناوچانە هەموو بە خۆیان لەگەر بوون ئەو عەرەب هەتا ئێستاش ناوی لێ نایە سەورەت العەرەبیەت الکوبرا هەرچەندە ئەگە بە میزانی وەتانیان دین ئەوانە یەک دێوە گەورەترین خیانەت بوو بەڵام ئەوانە و ناوەیان لێ نایە ئەوە ناوە لێیان نایە ئەو جارەش دیسان عالەمی ئیسلامی تقریبا تەسلیم بووە دووسێ لە پاش با بڵێن کەوتنی مارکسیەکانیش ڕاستی ئازادی خواز بوون ئەتو با لێک جوداشبی لە فکر و ئەوەی لە عالەمدا دەوری خۆیان هەبوو ئازادی خواز بوون ڕزگاری خواز بوون بەرامبەر ڕاسمالێتی عالەم زۆر با ئەوەی ڕاوەستا بوون ئەوان شکستیان نا کۆتاییان هات تقریبا برین ئەوەی ئێستا کە شەڕی لەگە دەکرێت سێ لایە لە یەک مەدرسە تقریبا دەتوانین برین ئیخوان مسلمین حرەکاتە جیهادیەکان لەگەر ئێران و جەماعەتەکەی یەک مەدرسەنە بەڵام بڕک جودانە ئەوەندی ئەگە بینیتان تقریبا ئیخوان مسلمین و حرەکە جیهادیەکان بە وڵاتانی عەرەبی پسپێردان ئەوان چەند ساڵێک دەبی تقریبا کۆتاییان پێهێنرا ئەگەر ناوەک مابی لە کوردستانیان لەو دەوروبەرەی دەنا لە ئەوەی کۆتای بێت ئەوەی مابوو ئێران و جەماعەتەکەی بوو ئەویش ڕاستی ئیسرائیل و ڕۆژاوە زۆر حیسابەکی گەورەیان لە بۆ دەکردن چەند ساڵە نەخشە و پلان هەبوو کە چۆن مواجهەیان بکەن نەیانزانی وا بە ئاسانی تێک دەشتێن ئەجاوە تەکنۆلۆژیایەکی زۆر باڵایە هەرچی هەیە ئەو گورزەی ئیسرائیل لە حیزب الله و حەماس و جیهاد و سووریا و ئەوانەی وەشان بە هۆی تەکنۆلۆژیەک زۆر سەرکەوتووە ئەم پێم عەجیب بوو یەکجار لە تەلەڤیزیۆن دەمدیت مناقشە لەسەر ئەرێ حەماس سەرکەوتوو بەیان ئیسرائیل بەڕاستی مناقشەکی نازانم مەڵە چۆن ئینسان چۆن مناقشەی وها دەکا ئەوەس دەکرێ برێ ئەوە حەقە ئەوە ناحەقە دەکرێ برێ ئەوە زاڵمە ئەوە مەزلومە ئەوە جودایە ئەوە زۆر جوانە منە بەس چۆن دەبی برێ سەرکەوتونە ئەو وازح دیارە چێ سەرکەوتوو بووە یعنی کوردیش نابێت و مناقشە لەسەوەی بکەی برێ ئەرێ گەریلا سەرکەوتوو یان تورکیا ئەو مناقشەی زۆر مستەوای نزمە چکە ناکرێت بەراوردی تەکنۆلۆژیای ئەو دوولای قەت ناکرێت لەکە یەکتر گەریلا یان چەکداری کوردی فەقیر چەکەکانی ئەمی قەرنی 16 و 17 لە کوونە ئەشکەوتە خۆی مات کردیا هیچ ئەرکەشی لە سشانی ڕاستی ئێستا حەماس لە بن عەردیە چ ئەرچی یعنی حەماس برێتن ئەرێ ئەمن وڵاتانی عەربی ئەم دەتان پارێزم یان فەڵەستین کچێ باوەڕ دەکەن یعنی گەریلا برێ وەڵاهی ئەمن وڵات پارێزم یعنی فەقیری بە چ پارێزی ئەو لێدوانە دیقەی دەوێت ڕاستی نابی وەبری
چکە پێت ناکری بەکەس نەکار ئەو یعنی ئێستا سەحابەی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بینی لە جێی واندانی پێی ناکرێ ئەو تەکنۆلۆژیای بە قووەتەی بەرامبەری مەجالت نادا لەبەندێ ڕاستی ئەو تەوەرەی پێی دەگوترێت ترامپ نەتەنیاهۆ ڕاستی زۆر سەرکەوتوو بوون زۆر سەرکەوتوو بوون و ئاخر سەنگەری عالەمی ئیسلامیش ئەوی تەسلیم نەبوو ئەوەندە بوو ئەوی ئێستا شەڕیتی ئەویش ئەوەکە وایە یعنی پرۆژەکە وایە کە هیچ دەوڵەتێک میحوەری نەمینێ هیچ دەوڵەتێک قوتب نەبی یان ئەی بەزەبت ئەگەر وردبینەوە ئەو پرۆژەی ئێستا دزی تەزدیری سەورەیە ئەگەر بە خێرایی یعنی ئەوانە هەموو شەرحیەتی زۆرە ها ئەو مەوزوعانە بەس زۆر کورتی دەکەم وە تەماشایکەن ئەفغانستان یان تالیبان لێیان گەڕابێتەوە ناو ئەفغانستان چۆن لە پاش ئەوەی دەبی تەنازولی لە کۆمەڵێک شت کرد یەک خەلافەی ئیسلامی شەریعەتی ئیسلامی دوو پاڵپشت نەکردنی حرەکاتی ئیسلامیان ئەوی پێی دەگوترێ مستەزعەفین ئەوجە لێیان گەڕابێ ئێستا تالیبان هاتەوە قسە چی هەبووە لەسەر فەڵەستین قسە چی هیچی نییە لە بۆ خۆی دانیشتیە سووریا 2 مەتر لە فەڵەستین دوورە لە حەماس دوورە یەک قسەی نییە لەسا ئەو مەوزوعی هەن شکلی نوێی قبول لەلایەن ڕۆژئاوا و ئیسرائیل یان ناتۆ ئەو شکلەیە ئێرانیش ئاخیر سەنگەرە و پێشم وایە 160 زیاتر ئیسرائیل و ئەوانە سەرکەوتوو بینە لەو پرۆژەی کە وای لێ بکەن ئێرانیش بگەڕێتەوە ناو قاوغی خۆی پرۆژەکە ئەوەندەیە ئەگا یەجەوە ڕەنگا و برادرنەوەن دەنووسن ئەوە کەیف خۆیان سەرکردایەتی کورد بە هەڵەدانەتی هەتا ئێستا پرۆژەکە ئەوەندێ ئێران بجێڕنەوە ناو ئێران و نفوزی لە دەرەوەی نەبی تەوەر نەمینێ ئەوی پێی دەگوترێ قوتب نەمینێ لەبەرچی ئەگەر بەوردی تەمەشای لێدوانەکەی دەوڵەت باخچەلیش بکەین کە گوتی ئێمەش دەگرتەوە بەڕای من تەحلیلە ئەوە نییە معلومات بەوردی ئەگەر تەمەشای بکەین دوو بعدی هەیە دوو بعدی بەس زۆر لێک جودا یەکیان تورکیا ڕاستە واقعیە ئەو قسە تەواجودەکی لە دەرەوەی خۆی هەیە لە محوەری ئاسیای ناوەڕە تا ئازربێجان و ئەرمینیا وجودی هەیە لە دوو پارچەی کوردستان وجودی هەیە لە دەریای سپیناوە ڕاست وجودی هەیە لە تا لیبیا ئیسرائیل ئەوەی قبول نییە ئەو جۆرە تەواجودە بەو شێوازە پرۆژە و تەزدیری سەورە و ئەی پێی دەگوترێت تابع و مەتبوع ئەوەی قبول نییە لەبەر قسەکەی دەوڵەت باخچەلی ڕاستە لە دوای ئێران نۆرەوی دێ بەڵام نۆرەوی بە شەڕنا ئەوەندە پرۆژەکەی تورکیا ئەوەندە بەقووەت نییە شەڕ و ئەوەی بێ بەخۆشی لە ناتۆیە دووەم بعدی ئەو لێدوانەی دەوڵەت باخچەلی ئەوەیە پەیامەکە لە بۆ هاوپەیمانەکەی خۆی ئەردۆغان ئێستا پەیامی ئیسلامی بارقورسیە لەسەر وڵاتەکە لە هەموو عالم ئێستاوە بەرەو تەوابوون دەبی بەمەعنا ئەتوو دەبی یان ئیسلاحات بکەی یان کات خۆی کە گۆڕوارشەف گوتی هەموو ئەحزابی شوعی دەبی خۆ ئامادە بکەن لە بۆ وەرگەڕان لە حیزبی شوعی لە بۆ حیزبەکی کۆمەڵایەتی و شواگە لە بیرتان بی یعنی ئەو دوو شتێک تێدا معنای وایە تورکیاش لە بەرنامەکەدایە بە جۆرەك لە جۆرەکاندا ینی ئیسرائیل نایلی ئەو پرۆژەی ئێران و ئیخوان مسلمین و حرەکە جیهادیەکان تێک دەدا ئەگە سەرکەوتوبی بێ تورکیاش لێ ڕاستەوە ئەوەی قبول نییە بەوەی ئەوە نقطە میمە ئەمە ئەو قسانەمان کرد ئێستا دەگەینە ئەنجامە چکە لە سەرەتای سەدەی 20 سایکس-پیکۆسی وەربوو ئەو جارە پارێزبەندیەک لە بۆ ئەمنی قەومی ئیسرائیل دەرچوو کە دەردەچی ئەیژەی پێ دەگوترێ ڕێککەوتنی ئیبراهیمی مەشروعی دێوید دووشتن دوو ئەوەی لێ جودانە ئەو جارە دەوڵەتی دەبتە پارێزبەند دەوڵەت دەبتە پاسەوانی پێشان دەوڵەتەکانی دروستکراوی پێشوو پاسەوانی سایکس-پیکۆ بوون ئەو جارە دەبنە پاسەوانی دەوڵەتی ئیسرائیل ئەمنیەتی قەومی دەوڵەتی ئیسرائیل ئەگەر تەمەشا بکەن ئێستا ساروخی ئێرانی پێش ئەوەی بگاتە ئیسرائیل لە زۆر لای لی دەدرێ لە زۆر لای لێت بەڵام ساروخی ئیسرائیل دێ لە بۆ ئێران دێ لە هیچ لای لێ نەدرێ یعنی یەک سایدا پارێزبەندیەکە ئەوە ئەو پرۆژەی ئیبراهیمی ئامادەیە جێی ئەو پرۆژەی تەوەرانەی ئێرانی ئیخوان مسلمین حرەکاتی جیهادی تا ڕادێکیش
وەلو زعیفە و قسەی بکەین بزوتنەوەی ڕزگاری خوازی دەگرتەوە. کەواتە ئێستا ئێمە لەبەردەم سێ سیناریۆ داین. ئیسرائیل لە تاریخیدا لە هەر شوێنە یەکەم جار لێی داری لە پەل و پۆی خستیان بۆ قسمەک لێرە بە بیرتان دێ کات خۆی کە لە مسریدا مامۆستاکاوە و مەجموعەکتان بە بیرتان دێ یەک تەیارەی نەیتوانی دوایە هەستی دوایی لەو دوایی لە شەڕەکانی نوێ تەمان شەڕەکانی نوێ ئاگەتان لێبی شەڕی جوندی نییە شەڕی قیادەیە بەس لە قیادەی دەدا ئەوڕۆ زانی ئەوە چەند ئیشەکی گەورەیە ڕێزەرکانە چی کوشتە ئەوجارەیە کەشیانیان ئەوڕۆ ئەویشی لەویشیدایە ئەوە زۆر زۆر نقطەی زۆعفی بەرامبەرەکە تەکنۆلۆجیای خەرکەکەی درێت جاسوسیە ئەوە عیلاقی بە جاسوسی نییە ئەو تەکنۆلۆجیە بەرزیان من وای تێدەگەم هەرچەندەوە زۆر اختصاسی منیە ئەم وای تێدەگەم ئێستا دەموچاو بوویتە بەسما لە بۆ دیاریکردنی لێدانویشتووە چکە هیچ خۆشاردنەوە مەجای تێدا نمایە کەواتە ئێستا ئەو سیناریۆیانێ هەیە ئەگە ئەو شەڕی لە ڕۆژانی یەکەم ئیسرائیل کردی زۆر سەرکەوتوو بوو وها ئەمە قسمەک تەوەقعمان کرد کە ئەوەی بەسە حیزب الله ئەوانە داهات بە هەمان شێوە بەسە ئێرانی جارێ بەڵام ئێران ڕاستی دەستی کردەوە زۆر دەستی کردەوە بڕک وەزعەکەی ڕاگرت نەیهێشت ئەگەر بە مرتاحی ئەمە برین ئەها ئیسرائیل وەکو پێشترێ سەرکەوتووە سەرکەوتووە ئەوەمان پێ ناگوترێت تا ئەو لەحزەیە لە بە هەندێش ئەمن وای تێدەگەم ترامپ کە کۆبوونەوەکەی بە خێرایی بەجێهێشت ئەزیەتی ئیسرائیل بڕک زیادرا بە تایبەتی لە سەروی حیفا ئەو مەجموعە ئەوی پێی دەگوترێت منتقەی پیترۆل و منتقەی ئەمۆنیۆم و کۆمەڵک دام و دەستگای ئیسرائیلی ئێران تەرکیزی کردە سەوێ ئەمن وها بەجێری راپۆرتەچی دەرێ ئەگەر بێ و چاک پێ بکەی سەدان هزار ئیسابە دەبی لە ڕیزەکانی ئیسرائیل یعنی ئەوە لە پێشە لەبەر هەندێ ترامپ کۆبوونەوەکەی بەجێهێشت ئێستا ڕەنگە گەیشتە ئەو قەرارەی کە ئەوانیش بەشداری بکەن کەواتە ئەگە بەشداری بکەن بە مەعنا یعنی مەجالێک نامینێتەوە لە بۆ ئێران ناوی لێ بنین سەرکەوتوو ئەو مەجالە نامینێ بەڵام هێشتا نازانین ئەو بڕیارە هەتا ئێستا نییە لە بۆ گۆڕینی دەسەڵاتی ئێران چونکە ئەو دەوڵەتانەی وەکو ئێرانە عێراقا و حکمی کوردستانیش مادام میلیشیا و چەکداری جودای هەبی لە جەیش نە ئینقلاب دەکرێت نە بە هەوەنتە لا دەدرێت ئەوە شەڕی دەوێت شەڕی لەگە ئێران لە بۆ لابردنی نیزام ڕەنگە 2 ساڵ بخایەنی ڕەنگە زۆرترین گرانی بکەیت تا عالم لەبەر هەندێ ئەو کارتە بەڕێی من زۆر بەکارنکە ئۆکرانیا تەسیری لەسەر گرانی ئەوروپاش کرد ئەگەر ئەو شەڕەوە بکرێ بۆ شێزی بەڕێی من زۆرترین زەرمەند کوردی عێراق لەبەر هیچ بەرنامەچی نییە هەموو جەیەک ئەمنی قەومی خۆی هەیە دانیشتیا حیساباتی لە بۆ ئەو شەڕی گەل لە مێژە کرێت تورکیا زۆر لە مێژە و شەڕی حیسابی لە بۆ کردیە زۆرترین گرانی دەتکردنەوە کوردیش چ دەکە سەرکردایەتی کورد قسەکە ناخۆشە سەرکردایەتی کورد لێکدانەوەی استراتیجەتی بە پێی استراتیجەتی وەتەنی و ئەمنی قەومی نییە بە پێی استراتیجەتی قاچاغی و جیرفان و بازاڕی ئەوانەیە کاتە لای زۆری سەرکردایەتی کورد بەو شێوەی ئەوی ئێستا هەیە قازانج بکە قازانجی ناردنە دەرەوەی نەفت بە قاچاغ غاز بە قاچاغ بە سەلەمدان 150 میلیارد دلار چێ 200 ڕەنگە بکاتە 300 بەڵام ئەتوو بە 4 مانگ 5 مانگ نیو معاش ناداتێ گرانیەکی زۆر دەکەیتە کوردستان و لە پاس 5-6 مانگکەش شتێک نابی زەنی هۆکارەکەشی چیە کە باڵین ئەوەی ئەمە هەموو مەبەستمانە لەو گۆڕانکاریانە کە پێشتر سوودمان لێوەرە جارە سوود لێوەرناگرین لەبەر ئەوەی ڕاستی تورکیا چێهینایەتی و لەبەرچی هاتیە ئەوە نازم تورکیا کە ناگەڕێتەوە ئێستا مەسەلەن هیچ پاساویمانە هەرگ ئەگەرەک بی کارکتەر نەبین لە جەنگەکە بەس کارکتەر بین لە ئەنجامی جەنگەکە چکە ئەگە ئەنجامە چی گۆڕانکاری هاتە پێش لە ئێران لە تورکیا لەو ناوچانە چۆن ئێمە ئێستا لێرە هەرێمین سووریاوا بووە هەرێم بە تاکید لە ئێران و لە تورکیاش مەجای دروستبوونی هەرێم هەیە ئەگە بە عەقلانی ئیش بکەین بەو شێوازی کاتە زۆر گرنگە ئاگامە لەوەی بی کارکتەری جەنگ نەبین ئەوەی ئێستا هەرێمی کوردستان ئەوەندە عاقلایەتیان کرێ با بڕچیش مەتیان بکەین ئێستا کە دەرێن هەرێمی کوردستان نایلین ببتە هەڕەشە لەسەر هیچ لایەک لە شەڕکەران سیاسەتەکی زۆر باشە
ئەسڵەن وا باشە ئەوە لەسەرەوەی بەردەوام بن و جار جار دەست پێشخەری نێوبژیش بکەن چکە ئەو شەڕاب بەو شێوازەی زۆر لە قازانجیمە نییە تو مادەم نەبینە دەوڵەت مادەم نەتوانین هیچ شتێک بکەین ڕەنگە شەڕەکە گرانی وەزعی زۆر بەسەرمەدا بێ خۆ ئەگەری شتی کەش هەیە ئەمە لە بیرمان نەچی ئەو وەزع لە ژێر سایی نیزامی ترامپە نظامی ترامپ هیچ شتێک ناخوێنیتەوە کورد لە معادلەی ترامپ هیچ مەوزوع نییە ئەمن هەر یەکێک تەحلیل من لەو کات جێ لەو قسەی بە مطلقی ڕناگرم لە ترامپی درێم نارم لە ئەمریکا لە معادلەی ترامپ کورد هیچ حیسابەچی لۆ نییە هەر دەمەچی پشتی تێکات تێکە ئەسڵ نازانی پشتی شتێک کردە هۆی مشکلە ئەوەیە کە پشتی شتێک نازانی پشتی تێکردە هیچ پێیوە نیە شتێکی زۆر ئەوەی کردوی ئەوە ئەگە برادن ئەم گۆشت تعلیقتان هەبی ئەمن جێ لە قسەنە ڕناگرم جێ لە قسەکە لە خۆت حڕم ئەمن لەوەی ئەم گۆشت حڕن هەر یەکێک بریت ترامپ ڕەنگە لەقەچی باوێ بە دژمنت کەی سوود وەرگری بە زەبۆتونیە نا ینی بە نەزانیە سوودەکەس توێ بگەی نازانی زەرەرەکەس توێ بگەینی نازانی زۆر ئاگەی لە شتانیە ترامپ ئەوڕۆ قسەی دەکات دەدەقیتکە وەزعی مالی پێی دەگۆڕی لە بەهندێ ڕاستی ئەمێن ئەوەندەی زیاتر بێ ئومێدم لەو وەزعانە کە نیزامی دووەلی لە ژێردەستی ترامپە ترامپ بە خۆتان زانی بەس دزانی بیدا ئەوەی دەخینتەوە کە لە خەلیج 5 ملیاری 5 تریلیۆنی هینایتەوە ئێستا چاوی لەوەی عێراقی لای کوردستان هەرنی هەر ئاگاش لینە لەبەرەوەی کوردستان بەخۆی خەزێنەی تەقاعودیەکان بەتاڵە خەزێنەی تەقاعودی بەتاڵ دەبی خەزێنەی حکوومەت یاریم چی تێدە بەڵام ئی بەغدا 200 ملیاری تێتایە نەزم 20 ئەوەندە دەوڵەتمینە لە زێر تەماحی لێدا ئەوجە چ بە شار چ بە ڕوتێکرد معناها هەرێمی کوردستان لە معادلەی ترامپ هیچ تێدانە تەفاسیلی زۆرە بەڵام ئەمن هەرەوەندەی دەرێم و